بەڵێ سڵاوتان لێبێ دوای 12 شەو 11 ڕۆژ ئەمڕۆ دووەم تەرمی ئەو مناڵانەی کە لەگەڵ عەلیبەگ لە ڕووداوێکی هاتووە کەوتنە نێوڕووبار تەرمی مینا عیسای تەمەن 17 ساڵان لە ڕووباری خەلان بیا و نزیک گوندی بەورکان دۆزرایەوە لە ئێستادا تەرمەکەی ڕەوانەی تۆبعادل کراوە لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران. من بۆ زانیاری زیاتر قووە قسەکردن لەسەرەوە بابەت هەستمە لای کاکڕەوەند هاودیانی و تەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. کاکڕەوەند تەرمەکە لەکوێ دۆزراوەتەوە گەر زانیاریمان پێ بڵێ لە نزیکەی 25 بۆ 30 کیلومتر لە شوێنی ڕوودانی ڕووداوەکەوە تەرمەکە دۆزرایەوە ئەمڕۆ لە کاتژمێر 5 بۆ 5 و نیو لەلایەن دوو هاوڵاتی خۆبەخشی بەناوی مامۆستا سوڵتان و کاک مامەر کە خەڵکی ئاوایەکانی دۆڵی خەلان بیاون پەیوەندی بە تیمەکانی ئێمەوە کرا کە تەرمێکیان بینیوە بەڵام بەهۆی سەختی شوێنەکەی نەیانتوانیوە پێی بگەن دەست بەجێ بە سەرپەرشتی بەڕێز مقدەمی پۆلیس کاروان میراودەلی بەڕێوەبەری بەڕێوەبەراتیمان تیمەکانمان دەرچوون بۆ شوێنی ڕووداوەکە دوای هەوڵدان توانیان بە تەرمەکە بگەن لە شوێنێکی سەخت گیری خواردبوو و تەرمەکە دەرهێنرا دواتر لە ڕێگەی ئەمبوڵانسەوە گوازرایە بۆ پزیشکیدادی لە سۆران بەپێی ئەو وێنانەی کە لە بیدایەتی ڕووداوەکە دەست ئێمە کەوتن و خەزم و کەسوکار کە لەوێ ئامادە بوون ئەمە تەرمی مینا عیسای تەمەن 17 ساڵانە کە یەکێکە لە قوربانیەکانی ڕووداوی هاتچۆوە ئەمە دووەم تەرمی قوربانیەکە تا ئێستا دەدۆزرێتەوە تەرمی منداڵێکی تەمەن 3 ساڵان ماوە بە ئومێدیەوەی لە ڕۆژانی ئایندە بتوانین تەرمەش بدۆزینەوە. تەرمی مینا عیسا لە شوێنی ڕوودا زۆر دوور کەوتبووە نزیکەی 25 بۆ 30 کیلومتر دوور کەوتبووە ئێمە زیاتر گریمانەی ئەوەی دەکرات تەرمی ئەم ئافرەتە بەهۆی ئەوەی تەمەنی 17 ساڵە و قەبارەی جەستەی گەورەترە لە نێو ئۆتۆمبیلەکە مابێتەوە چکە لە دوای ئۆتۆمبیلەکە دانیشت واتە لە دوای ئۆتۆمبیلەکە بوو لە کاتی ڕووداوەکە بەڵام بەوەی کە بەو ئەنجامە ئێستا دەستمان کەوتووە کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا نەماتەوە ئەمە گریمانەی ئەومان پێدا کە منداڵەکەش لە نێو ئۆتۆمبیلەکە نەمابێتەوە و بەهۆی گۆڕانی کەشوهەواوە کاریگەری لەسەر تەرم دروست دەبێتن بەرزبوونەوەی پلەکانی گەرما وا دەکات تەرمەکان دوای ماوەیەکی زۆر تووشی هەڵاوسان ببنەوە ئەمەش وا دەکات تەرمەکان لە شوێنێک سەراو بکەون ومێدمان وایە ئەم تەرمە لە شوێنێک سەراو بکەوێت و لە ڕۆژانی ئایندە بتوانرێ ئەم تەرمەش بدۆزرێتەوە بەشێک لە خەم و ئازاری ئەم خانەوەدا بە ڕێزانە کەم بکرێتەوە. سپاس کاکڕەوەند هاودانی و تەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. بەڵێ ئەمە دووەمین تەرم بوو لەو سێ تەرمانەی کە لە شەوی هەینی لە سەرشەممە یەک لە سەردووی مانجی پێنج کە لە گەلی عەلیبەگ لە نزیک کاریماران ئۆتۆمبیلێک هەڵدێرا دوای ئەوەی کە لە ڕێگای لادا بەهۆیەوە سێ لە سەرنشین کە مناڵ بوون کەوتنە نێوڕووبار و شۆفێرەکەەوە لەگەڵ ئافرەتێک کە پوری شۆفێرەکە بۆوان ڕزگاریان بوو دوو لە تەرمەکانەوانە دۆزراونەوە ئەمڕۆ مینا عیسای تەمەن 17 ساڵان دۆزراوە چەند ڕۆژێکیش بەر لە ئەمڕۆ لاوەند خورشیدی تەمەن 7 ساڵان دۆزراوە تەنها تەرمی ئادەمی تەمەن 3 ساڵان ماوە تاوکو ئێستا کە نەدۆزراوەتەوە بۆ ئومێدەی تەرمی ئەویش بدۆزرێتەوە و ڕادستی خانەوادەکەی بکرێتەوە خەم و ئازارەکانیان کە ببێتەوە کە ئەمڕۆ ماوەی 11 ڕۆژە بە دوای ئەم تەرمانەدا ئەگەڕێن شەو ڕۆژ تیمەکانی بەرگری شارستانی و کەسوکاریان لە کەناری ڕووبارەکان بە بەردەوامی لە تەرمەکانیان دەگەڕێن بەڵام نەگەڕێ مەولایەوە.